ئێمە خۆمان خەڵکە خەینە پێکەنین و ناخی خۆشمان پڕە لە گریان. بەداخەوێن بۆ ئەم لە دەستدانە پەیامە چێک و هونەرمەندێک. من پەیامم چییە؟ پەیامم ئەوەیە کە ئێمە خۆمان خەڵکە خەینە پێکەنین و ناخی خۆشمان پڕە لە گریان. زۆر بەداخەوە بۆ ئەو کەڵە هونەرمەندەکە ئاوای لێها بەبێ ناس ناتوانم. خۆ وەزعە چۆنە؟ خۆشم تەندروستیم تەواو دەبینم گۆچانە پێیە. تووشی فەقەرات و ئینزیلاغ بوومە بەخۆ. کۆتە جەرگەی قسە و لەگەڵ نەرمین خانە کرد. پێرێ چی پێوتی؟ وتی تو خۆتەوە بۆ هەموو نەبوونی خۆتەوە هاتی بۆ لای من، بۆ هەموو نەخۆشی خۆتەوە هاتی بۆ ڕێگا دوورە بۆ لای من. زۆر خەجاڵەتی خواست. بەداخەوێن بۆ لە دەستدانی ئەو هونەرمەندە نازدارە. خوشکم بوو، ئەوە برام بوو، ئەوە باوکم بوو، ئەوە کەسم بوو، ئەو خەمخۆرم بوو. هەز بەرپرسێ بچوایە بۆ لای ئەو یەکسەر سکاڵایە کرد باسی منێ کرد. ئەیگو زۆر وەزعی خراپ. زۆر سوپاسدارم. بەداخەوێن چاوتان ناچێت.